ئەچینە لای بابەتێکی زۆر گرنگ کە ڕەنگە پەیوەندی بە زۆرێک لە ئێمەوە هەبێت هەرێکێک لە ئێمە بێبەژنین لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕەنگە چەند دانەیەکیشمان هەبێت لەو چەند حسابێکمان هەبێت لە نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئیتر ئەمە فەیسبووکە ئەمە ئینستاگرامە ئەمە سناپچاتە چەند بابەتی تریش تویتەرە بەکاری بهێنین جا ئێمە ئەمڕۆ قسە لەسەر ئەو ئەکەین چۆن بتوانین ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە بکەین بە بزنسێک بۆ خۆمان چۆن بتوانین کە ئەگەر کەسێک کاری نەبوو لە ڕێگەی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە لە ڕێگەی یەکێکیانەوە بێ کارێک بۆ خۆی پەیدا بکە کارێک بۆ خۆی بدۆزێتەوە بگومان ئەمە پێویستی بۆ هەیە کە شارەزاییەکی باشە هەبێ بۆ ئەوەی کە بتانی کە ئەو تۆڕەی خۆت کە بەکاری ئەهێنی لە ڕێگەیەوە بزنسێک بۆ خۆت بنیاد بنێ و هەروەها پێشی بخەی بۆ ئەوەی کە لەسەر ئەم بابەتە باوردی گفتوگۆیەکی چڕوپڕ بکەین وەروە بۆ ئەوەی کە باز لەوە بکەین کە چۆن ئەگەر کەسێک کارێکی نەبوو بەڵام ئەگەر یەکێک لەو حسابانەی کە بەکاری ئێنێ فۆلۆوەرسێکی باشیە بوو ڤیوەرێکی باشی هەبوو بتوانێت سوودی لێ ببینێ وەکو کارێک بەکاری بهێنێ گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری بەڕێز تاها جەلیل کە بەڕێزیان کارسازن کاک تاها سڵاو لێ بێت و بەیانی و باش بەیانی ئێوەش باش زۆر سوپاس سڵاو لێوەش بەخێر بێت سەرچاوم کاک تاها ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە کە ڕەنگە زۆرمان بۆ پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بۆ بەهێزبوونی پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆرتر بەکاری بهێنین چۆن بتوانین سوودی لێ ببینین وەکو بزنسێک بەکاری بهێنین دووبارە بەیانیتان باش بەخێر بێت سەرچاوم طبعا هەر بزنسێک هەیە لە عالەمە بۆ خەڵک کراوە یعنی هیچ بزنسێک نییە کە ڕەبتی بە خەڵکەوە نەبێت تۆ بزنسێکم پێ بڵێ کە پەیوەندی بە خەڵکەوە نەبێت شتیوان نیە هەرچی بزنس هەیە بۆ کراوە کە بۆ خەڵک کراوە بۆ مرۆڤ کراوە ئێستا مرۆڤ لەکوێ ئێستا زۆرینەی خەڵک لەکوێیە لەناو مۆبایلەکانمانە لە سۆشیال میدیا بەپێی داتایە گەڵێ ڕۆژانە هەموو کەسێک بە ڕێژەیی 82 جار سەیری مۆبایلەکەیەکە 82 جار کەواتە تۆ 82 جار لەو 82 جارە ئۆکەی 10 جاری چانسیەوەت هەیە کە بڕۆیتە سۆشیال میدیا ئەگەر بۆ شتی تری سەیری مۆبایلەکە نەگرێت چەنەوەی کە بەهایە بە مۆبایل بەشێکی گەورەی سۆشیال میدیایە ینی تۆ مۆبایل بەکارێنی چکاتە سەر سۆشیال میدیا لەوانە بڵێن ناخر ڕستمیشی پێگرم ڕستمەکەش بۆ یەکە لە سۆشیال میدیا ئەپلۆدیکە ئەخیرە کەواتە چانسێکی زۆر هەیە تۆ لە 82 جارە بۆ نمونە 40 جاری سەیری سۆشیال میدیا بکەیت کاتێک بزنسەکە دەبێتە سۆشیال میدیا لە ڕێگای سۆشیال میدیا و بزنسێ بۆ خۆت دروستەکە یا ئەگەر بزنسێکت هەیە ئەکاونتێکی بۆ دروستەکەی لە سۆشیال میدیا تۆ زۆرترین چانسە دەبێت بۆی کە بەرخەڵکەی بچیتە بەرچاوی خەڵک کە ناسرای هەموو بزنسێکیش بۆ پێشکەوتووە بێت کە بناسرێت چکە تۆ گەورەترین توزانم ڕێستۆرانتت هەبێت گەورەترین ساڵۆنت هەبێت کە کەس نەیناسی ئیسفادەی چییە ئۆکەی کەواتە بەشێکی باشی بەرەپێشتوونی بزنس ناسینەکەیەتی سۆشیال میدیاش باشترین ڕێگایە بۆ ناساندنی ئەوە لەبەرەوەی ئێمە ڕۆژانە هەمومانە ڕۆینە سۆشیال میدیا کەمترین کەس هەیە ئەکاونتی سۆشیال میدیای نەبێ کەمترین کەس هەیە کە مۆبایلی پێنە بێ سۆشیال میدیا بەکارنێنێ لەو ڕێگایەوە کەبیری لێکەی تۆ خەڵکی زۆر دەچێتە سۆشیال میدیا سکرۆڵەکە ڕۆژانە ئەڕاتە خوارەوە کە تۆ بزنسەکە دەبێتە سۆشیال میدیا چانسیەوەیە کە زۆرترین کەس بیبینێ ئالێ و ئەتوانی ڕێگایەکی باش بگریتە بەر بۆ بەرەپێشبردنی بزنسەکە یان دروستکردنی بزنسەکە جا ئێستا جەنابەت باسیش سۆشیال میدیات کردەوە ئەوەی کە بخێتە خزمەتی کار و پیشۆ بیزنسەکەتەوە بەڵام ئەبینین هەمەڕەنگیەکیش ئێستا خەریکە لەوێ ئەبینرە دواتە بۆ نمونە پڕی بووە لە بابەتی هاوشێوە یەکتری ئەبێ ئەم ناساندنە بە چه تایبەتمەندیە بێت کە بابەتەکەی تۆ تایبەت بێت و خەڵک سەرنج بێت بۆ بابەتەکەی تۆ واتە ڕکابەرەکانی تر تۆشانیان پێدابیت و خەڵک ڕاکێشی بۆ بابەتی خۆت تاوە سەحرخان سەحر ڕاستە عەفەن سۆشیال میدیا ڕێک وێنەیەکی ناو کۆمەڵگایە چۆن لە ناو بازاڕە ئەبینیت 15 دوکانی زەڕەنگەری لە پەنایەکەوە دانراوە چەند دوکانی میوە لە پەنایەکەوە دانراوە سۆشیال میدیاش هەمان شتە چەند بزنسی تایبەت بە چوزانم ئیشی نینۆک و ئیش یەک سوارات هەیە لەناو سۆشیال میدیا چەند فۆتۆگرافەر هەیە چەند کەسیش هەیە بەڕێوەبەری سۆشیال میدیا ئەم بزنسانە هەیە لە هەمووی عادەتەن لە ناو بازاڕە ئەوەی کە دوکانەکان لە پەنایەکە یا لە مۆڵەکە چەند دوکانی پۆشاک لە پەنایەکەوە چێ سەرکەوتوترینیانە ئەوەیان دەمون لەفزیشترە منسفترە ئەفەن ئەوەی ئینسافی زیاترە بزەبێت چەند کوالەتیەکی هەیە ئەوەی کە خۆی حەزی لە ئیشەکەیە یەشێ لەو شتانی کە لە سۆشیال میدیاوە لە بزنسا بەعام
سەرکەوتۆ بیتیا ئەوەی کابی خۆ حەزت لەو مەجالێ بکەی شتیاکەی چکار ڕۆژێک و دوان نییە تۆ گەر حەزت لەم ئیشانە بێ ڕۆژێ دوان سیان چوار ناتوانانی هەموو ڕۆژێ بێیت خۆ بگۆڕی بێ بەرنامە پێشکەشکەی وایە کاتابێ حەزێکی باشە بۆی هەبێ لەناو سوشیال میدیا هەمان شتە لە دەریشەوە هەمان شتە دوم شتە بێت جیاوازیەک بنوێنی سبەبی بێ بە خەڵک کە فۆڵۆت کە یعنی چۆن لە بازاڕە تۆ بێ سەبەبێ بێ بە خەڵک کە فۆڵۆت کە یانەوە تا ڕوویەکی خۆشیانێت یان پرۆدەکتێکی باشە تێ خزمەتگوزاریەکی باشە هەیە شوێنەکە و باشە لەسەر جاتێ ئەمان هەمووی سەبەبن بۆی کە خەڵک سەردانت کە لە سوشیال میدیاش هەمان شتە ئەبێ حەزێکت هەبێ بۆ ئەو ئیشەی کە هەتا پۆستەکانت جیاواز بە سکیڵ و لێ هاتووی تۆ لەو بوارەیە بێت وا لە خەڵکی سەبەبێ بە خەڵک کە فۆڵۆت کە کە سەبەب ئەو سەبەبەتدا بە خەڵک کە فۆڵۆت کە جیاوازی تۆ دروزە بێ لەگەڵ ئەو پەیجەیە کە ساڵێکیش پێش تۆ هەیە بەڵام نەیتوانی و سەرنجە ڕاکێشێ بەلای خۆیان حەزی لە ئیشەکەی نەبووە. ئێستا جەنابەت کاکتەها باسی بابەتێکی جوانت کردوتت ئەوەی کە لە بازاڕا بێت بۆ نمونە دەمون لەفس شیرین بفرۆشیارێک بە ئینساف بێت لە فرۆشتنەکانیە ئەمانە هەموو واکات خەڵک سەرنج ڕاکێشن هەنێک کەسیشەیە بە حکمیەوەی کە زۆر وەختە ئیتر جێی خۆی کردوێتەوە بەڵام کەسێک لە سوشیال میدیادا خەریکە با بڵێن ئەکاونتێک بۆ بابەتەکەی ئەکاتەوە ئەمە ئەبێت چۆن بێت زۆر کەس لای ئەمە لای وایە تەنیا بە ئسپۆنسەرکردن ئەمە بابەتەکەت ناسان بەڵام کەسی واشمانەیە کاتێک تۆ بۆ نمونە ئەچیتە ئەوێ ئەبینی ئەوەش نییە واتە بابەتەکە وا نەگەیەنراوە ئەبێت تایبەتمەندی ئەم ناسانە من مەبەستم ئەوەیە چۆن بێت ئەگەر بۆ نمونە ڕکابرت زۆرە خەڵک بێت سەرنجی بابەتەکەی تۆبە ئەگەر بەڕاستی هاتە شوێنەکە هەر هێشتا لەگەڵ تۆیا و لەکەر پیشەکەی تۆیا بمێنێتەوە ئەبێ چۆن بێت ئەم کەسابەتی سوشیال میدیای تایبەتمەند زۆر جوانە پرسیارەکە ئەوەی کە خەڵک پەیڕەویەکە شتێکە و بەڕاستی ئەوەی کە ئەبێ ئەسڵی بابەتەکە بێ شتێکی ترە عادەتەن ئەوانی کە پێیجێک دروستەکەن بۆ بزنسەکەیان صرف مۆزوعەکە بە بزنسە بینن هەموو ڕۆژێ پۆستەکە بۆ خودی بزنسەکەی خۆی هەموو ڕۆژێ وەرە ئەومان لێ بکڕن ئەومان هەیە بۆ فرۆشتن ئەمە پێیجێکی ئەڤرج دروستەکە پێیجێکی تەقلیدی دروستەکە کە وردەوردە خەڵک لی بێتاقە دەبێت ئەوەی کە هونەری بەڕێوەبردننی سوشیال میدیاکەیە یاساکەی ئەو گاریڤە کاڵە جاب ڕایت هوک ببەخشە اینجا داوا بکە لە سوشیال میدیا ئەو پێیجی کە سەرکەوتووە بێ ئەو پێیجی کە زۆرترین فۆلۆوەر بۆ خۆی ڕاکێشێ ئەو کەسەیە کە هەدەفەکەی خۆی نییە هەدەفەکەی ئۆدیەنسە هەدەفەکەی فۆلۆوەرسەکانیەتی زۆرترین زانیاریان بۆ بڵاوکاتەوە زۆرترین خزمەتیانەکە لەو بزنسی ئاسا بە نمونەیەک تێدەگەێنم اینجا لە کۆتاییە داوایان لەیەکە بە نمونە با بڵێن تۆ پێیجێکە تێتەوێت سەعاتی تیا بفرۆشی بە نمونە سەعات ئەوەی کە خەڵکی کاو هەڵەکەیە ئەوەیە کە هەموو ڕۆژە سەعاتەکە دانی ئەم سەعاتەمان هەیە بۆ فرۆشتن ئەمە گەیاندنمان هەیە بۆ شار و شارشکانی کوردستان و نازانم بۆ نازانینی سعر دارێک بنێرە و ئەم شێوازە تەقلیدی بازارکردن شێوازە ڕاستە کریتیڤە زیرەکانەکە چییە؟ ئەگەر تۆ 5 پۆستت هەبێ لە ڕۆژێک پۆست لە سەرواکەی بۆچی ئەم جۆرە سەعاتە ئاوی تێچی ئەم جۆرە سەعاتە ئاوی تێ ناچێت زانیارێکی گشتیە ڕۆژێک پۆست لە سەرواکەی بۆچی سەعاتی سویسری گرانە سەبەب چییە؟ ڕۆژێک پۆست لە سەرواکی کە ئەو سەعاتی دەستی دەیڤید بێکام بۆچی بایی ئەوە نەیە زانیاری اینجا لە پۆستی چوارەمە لە پۆستی پێنجەمە دوای کە خەڵکێکی زۆر لە خۆ کردەوە کە ئەهلی سەعات و سەعات کڕین و حەزیان لە مۆزوعی سەعاتە لە پۆستی چوارەمە پێنجە ماڵی ئەم سەعاتشمان هەیە بۆ فرۆشتن واتە هونەرەکەی لەوەیە کە تۆ ئەبەخشی اینجا لە پۆستێکی دا لە پۆستی چوارەم پێنجەمە داواکەی طبعا حکمەتی سوشیال میدیا لەوەیە کە تۆ کمیونیتیەک دروستەکەی یعنی کۆمەلگایەک دروستەکەی لەو کەسانی کە ئەهلی ئەو مۆزوعی تۆن بۆ نمونە وەکوتم کاتە پێیجی سەعاتت هەیە ئۆتۆماتیکی و کەسانی و لێکۆ بێتەوە کە حەزیان لە سەعاتە کەسێکی لێکۆ نابێتەوە کە حەزی لە سەعات نییە بە هیچ جۆرە سەعات بەکار نایێنێ ئەم کەسە چۆن ڕایەکێشی ئەیکەی بە کەستمەری خۆی ئەیکەی بە مشتری خۆت ڕۆژانە زانیاریە تێ سەبەبێکی ئەیتێ کە جگە لە بزنسەکە بۆ شتێکی تر فۆڵۆوتکە بۆ معلومات فۆڵۆتەکە بۆ ئینتەرتەینمنت فۆڵۆتەکە تەمە سوشیال میدیا دوو بەشە ئینفۆرمێشن لەگەڵ ئینتەرتەینمنت زانیاری لەگەڵ بابەتی تەرفیهی تۆ لەلایەک زانیاری ئەیتێ ئەڵێ ئەم جۆرە سەعاتە بۆیە گرانە لەبەر ئەم سەبەبانە ئەم جۆرە مادە عادەتەن نەخرێتە ئەم سەعاتەوە لەبەر ئەوە گرانیەکە ئەم شتە لەو سەعاتە ئەکرێ بۆیە ئاوی تێ ناچێ عادەتەن ئەمە هەمووی زانیاریە ئینتەرتەینمنت بابەتی تەرفیهی ئەم سەعاتە لەبەرەوە گران ئەم سەعاتەی دەستی کریستیانۆ ڕۆناڵدۆ بەوە نییە ئەمە ئەوە بابەتی تەرفیهین بەڵام ناڕاستەوە ڕێکلامێکیش هەیە عەفوان ناڕاستەوخۆ ڕێکلامێکیشە بە دڵنیاییەوە
بالضبط يعني خلق ئەوەی کە ئەکەوێتە هەڵەکە ئەوەی هەمووی ڕاستەخۆ ڕیکلامەکات ئەوە هەڵەکەیە کە تۆ هەموو پۆستێکت خۆ بیت وەرە من ئەوەم هەیە پێتانە فرۆشم ئەوەم هەیە ئەوە سەعاتەکەی ئاوە ئەمە فۆلۆورز بێتاقەت هیچ زانیاریە نەبەخشی هیچ زانیارێکی نەبێت تۆ هەمووی دەربارەی خۆت هونەرەکەی ئەوەیە کە تۆ دەربارەی فۆلۆرسەکانت بێ زانیاری بێ بە فۆلۆرسەکانت اینجا لە دوای 5 پۆست 6 پۆست ئەڵێ ئەمەش دوکانەکەمانە ئەگەر هەستان لە سەعات کرد چانس هەیە ئەو فۆلۆرسی کە بەس لەبەر معلومات فۆلۆوی کردووی لە دوای ساڵێک بێ بە مشتری تۆ چانسە هونەرەکەی ئەوەیە بۆیە ئەوەی کە پیجێک جێ ئەکاتەوە لە پیجێکی تر وەکو چۆن دوکانێک جیاکرێتەوە لە دوکانێکی تر ئەوەیە کە دوکاناری باش هەدەفەکەی خەڵکە ڕووی خۆشە لەگەڵیانە پرۆدەکتی باشیان بۆیێنێ خزمەتگوزاریی باشیانەکە سوشیال میدیاش ئەوەی ئەیباتەوە ئەوەیە کە هەدەفەکەی ئۆدیەنسەکانێتی زانیاریانێتێ بابەتی تەرفیهیانێتێ اینجا لە پاڵیاوەکو مافێکی خۆی بۆ هێشتیش بفرۆشێت باش کاکتەها ئێستا لای ئێمە ئەمە زۆر بووە کە وەکو بزنسێک بکرێت تۆڕە کۆمەڵایەتەکان بتوانانی وەکو بزنسێک بەکاری بێنی ڕەنگە لە جیهانا زۆر ببینرێت ئەمە و ئەگەر بەکار ئەهێنرێت ڕەچاوی ئەم خاڵانە ئەەکەن ئەم بابەتانە ئەەکەن کە تۆ ئێستا یەکێک باست کرد کە تەنها مەبەستەکەی تۆ ڕیکلامکردن نەبێ بۆ کاڵاکەی خۆت بەڵکو ئەوەشە بەلاوە گرنگ بێت کە تا ڕادەیەکی باش زانیاریش بگەێنی بە ئەو کەسانی کە سەردانی پێجەکەی تۆ بالضبط طبعا ئەم بابەتە تازەیە بۆ وڵاتی ئێمە هەموماندان بۆ ڕاستیانین چکە پێشتر هەمومان هەروەمانزانی وەکەیتر ئیژە بێ دوکانێکت هەبێ لە شوێنەکە یا تاعینی حکومت بیت و یان شتێکی لەو بابەتە بەڵام لە ڕاستیە ئەکرێ ئێستا بزنسێکی زۆر عیملاقت هەبێت و ئەستان هەر شوێنت هەر نەبێ هیچ شوێنێکی نیە هەواییە لە ئۆنلاین ئایشەکانت ئەکیت خەڵکی ئێمە بە حکمیەوەی تازەیە بۆ ئەم بابەتە ئەکرێ و ئاساییە لە یەکەمەوە بەو طریقەیە نەڕوە بۆ شێوازە ڕاستە نەڕوە و ئەخیرەن ئەمە بزنسە ئەکرێ هەموو کەستیا سەرکەوتو نەبێ شتێکی ئاسایە وەکو چۆن دوکانار هەیە چەند ساڵە دوکانناری هەیە نازانم لەوەتی ژیان هەیە دوکانناریش هەیە خەڵکی دوکانناریەکە سەرکەوتوش نابێتایە ئەکرێ خەڵکێکی شەبێت کە سوشیال میدیا بەڕێوە بەریا بێ بزنسێکی سوشیال میدیای هەبێ بەڵام بە شێوازە ڕاستەکەی نەکاوتیایە سەرکەوتو نەبێ شتێکی واریدە بەڵام ئەوەی کە قەرارەیە ئەخیرەن خەڵکە چکەمە بیرمان نەچێتەوە ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئیشەکەین کەواتای بە شێوازی کۆمەڵایەتی ئەم شتە بکەین مرۆڤ لە 95 بڕیارەکانی ژیانی بە عاتیفە ئايات لەژێر کاریگەری ئیمۆشن و عاتیفەکانی ئاياتی تۆ بەس بە لۆجیک قسەی لەگەڵا بکەی بەس پێی بڵی وەرە ئەم سعاتم هەیە بۆ فرۆشن ئەم سعات قسەگە لەسەر سعاتە بۆ هەموو بزنسێکی تر ڕاستە بەڵام نمونەکە هەر لەسەر سعات هێنامانەوە تۆ هەر پێی بڵێ ئەم سعاتە وا چاکە ئیشکردنە لەسەر لۆجیکە مە لە 5 خەڵکی گرتووە لە 95ەکەی تری کە بە عاتیفە قەرارەیە ئەوانە نەگرتووە ئەمە چۆن بە عاتیفەیان ڕاکێشی ئەمە خۆڵکردنە چاوی خەڵکەوە نییە ئەمە بزنس ئاوایە کە تۆ پێویستی عاتیفەکانی خەڵک پڕەکەیتەوە لە زانیاری لە بابەتی تەرفیهی معلوماتیانێتێ زانیاریانێتێ ڕانێکێشی بخۆ ئەسڵەن هەنێک کات پێویستەکە کە خۆ دەرکەویت پێویستەکە کە سەفەرەکانت دەرکەوێت یعنی کۆمەڵایەتێکی پێوە بێڵیتەوە بە تۆڕە کۆمەڵایەتیەکەوە سەرف بزنس نەبێ وەکو چۆن لە دەرەوە ئەو دوکانارە ئەیباتەوە کە کۆمەڵایەتی بوونێکی بە ئیشەکەەوە هێشتۆ چکاخرێ نەمە تعامل لەگەڵ مرۆڤ هاکەین پێویستە ڕوومان خۆش بێ شتێکی کۆمەڵایەتی تیا هێڵیتەوە لە بازاڕ ئەو دوکانارانە سەرکەوتو بن کە تام و لەزەتێکی کۆمەڵایەتی بوونیان بە بزنسەکانیان هێشتۆ هەماشتە بە سۆشیال میدیا بۆ ئەوەی کە بزانین کە بەم شێوازە کە تۆ پیجێکدا ئەنێ یاخود ئەکاونتێکی خۆتە هەبێ بتەوە وەکو بزنسێکی لێ بکەی بۆ ئەوەی شارەزایی لەسەر ئەم بابەتانە دروست بکەی پێویستەکان لە چ ڕێگەیەکەوە ئەم شارەزاییانە دروست ببێ بۆ ئەو کەسێکە بەتەمای کارێکی هاوشێوەی ئەمە ئاخول هەیە بۆ ئەوەی کە بەشداری تیا بکات بۆ ئەوەی کە ئەگەر ویستی هاوشێوی کارێکی لەم کارەدا بمەزرێنێ شارەزایی باشی هەبێت و نەکەوێتە هەڵەوە هەڵبەتە ئەمەش وەکو هەموو شتێکی تر هونەرە ئەبێ فێر کرێت بە تایبەتی لەبەری بابەتەکە تازەیە بە وڵاتی ئێمە خۆمان لەگەڵ چەند هاوڕێیەکە بە بەردەوامی ئیشینەکەی یعنی ئەو ئەمانەوێ ئەو سەقافەتە بێنینە ناو خەڵکە و کە سوشیال میدیا بە شێوازێکی باش بەکار بێنێ تەڵەن ئەو پلتفۆرمی کە ئێمە پۆستی زۆرترین کاتیاکەین ئینستاگرام و فەیسبووکە هەڵبەت هەموو پلتفۆرمەکانی تر هەر ئەکرێ بە شێوازێکی ڕاست بەکار بهێنرێن لە پیجی زەنگینەوە و پیجەکەم خۆم نووسینەکانی تیا پۆستەکەم بە بەردەوامیش لەسەر بڵاوکردنەوەی ئەو سەقافەتاکەین کە خەڵک چۆن سوشیال میدیا بەکار بێنێ بۆی کە بتوانێت بزنسێکی خۆی هەبێ خۆشبەختانە چەنەها کەس کە تعین نەبوون لە ماڵەوەن چەنەها خاتون کە
لە لادەیەکە یا لە بێئەمەل بووە لەوەی تعین بێ سپاس بخوا هاوکار بووین کە بچنە سەر بزنسی خۆیان هەر کەسیان لەو مەجالەیە کە خۆی حەزی لێتی کەسێک لە خواردنی دروستکردنی خواردنی ناوماڵا زیرەکە کەسێک لە مەسات و ئیشی دەستا زیرەکە کەسێکی تر ئەوێ بزنسکە بە پرسنەڵ براندینی خۆیەوە سوشیال میدیا پلتفۆرمێکی زۆر باش بوو وە کۆرس هەیە فعلەن دەوراتمان هەیە لەسەر ئەو شتانە چونکە ئەخیرەن ئەمە وەکوتم سەقافەتێکە ئەوەرنێسێکە ئەبێ بڵاوکرێتەوە لە ناوخەڵکا بۆ یەم کەس بتوانێت زۆرترین ئیسپادە لە سوشیال میدیا بکە کە کەنزێکە لە بەر دەستمانایە بەڵام بەداخەوە کەمترین کەسە توانی ئیسپادی لێ بکە بۆ مۆزوعی بزنس دەستەکانە خۆش بجا هەر بە قسەکەی جەنابەت کاکتەها ئێمە کەسی واشمان هەیە هیچ شتێک نافرۆشە بەڵام ئەوە نە بە جوانی کار بم سوشیال میدیاکە هەر بە ژیانی کەسی خۆی بۆیە کە بۆ نمونە ئەمڕۆ چی کردووە سەردانی کوێ کردو هەر کۆمەڵێک ئەو لایەنی زانیاری بەخشینە وای کردووە کە زۆر پیجێکی چالاکی بێ و دواتر وەک سەرچاوێکی داهات توانێت ئەو زۆر باش بکات بە بزنس کەسەکە با بڵین سەفەرەکانی خۆی بڵاوکاتەوە لێرە لەوێ ئەمە وای لێ کردو زۆرترین ئۆدیەن زۆرترین فۆلۆوەرز ڕاکێشێ بۆ خۆی کاتێککە فۆلۆرسەکانی زۆر بوو چانسیەوەی هەیە تەحویلی کا بۆ بزنس کۆمپانیایەکی چوزانم جلوبەرێک داوای لێکاڵێ ئەم جلوبەرگی من لەبەرکە بۆ سەفەرەکە لەبەری تۆ فۆلۆوەرسێکی زۆرت هەیە خەڵکی بینێ بزنسەکە ئاواڕە بەچەند شێوازێک ڕۆ یاوە تا بزنسێکی تێ خۆت ش دەفرۆشیت یانەوە تا پرسنەڵ براندینەکەی پرسنەڵ براندین ئەو بەشێکە بە ڕێزت باسێکی پرسنەڵ براندین چییە؟ تۆ ئەناسرێت بۆ نمونە بەڕێزت دکتۆرەیەکیت زۆر کەمی ماوە ئەگەر زۆر بە کورتی پێمان بناسێنی چیە زۆر باشە پرسنەڵ براندین چییە؟ تۆ بوونە دکتۆرەیەکی ئەتەوێ زانیاری لەسەر بابەتی طبی بڵاوەکەیتەوە و هیچ بزنسێکیشن نەکردووە نەشو تۆ من یادەکەم لەوێ و لەوەیە ئەناسری وردەوردە فەیسی تۆ ئەناسرێ لە ناو خەڵکە کاڵە نەم کەسە زۆر زیرەکە دوای 3 ساڵی تر کە یادەکەی خۆتە دانا یادەکەی تۆ لە هەموو کەسانە قەرەباڵغترە بێت چونکە کە بیری لەیەکی تۆ ئەگەر ئێستا هەموو کات منەوەڵم ئەگەر ئێستا 30 ساڵیش بیوە قەرار بێت لە 65 ساڵی شاواز لە ئیش بێنی ئێستا 35 ساڵ ژیانت ماوە بۆ 35 ساڵ ژیان ئەگەر 3 ساڵی بێ بە پرسنەڵ براندینی خۆ وابزانم هەڵات نەکردووە